بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان، ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. آمين. خوش حالم كلا فرموديشي تري شرح 40 نووي بخزمتان دقموا خواي قورة تبارك وتعالى بقوري وعظمتي خوي أو درسان بخاتة ترازوي حسنات من وخواي پروردگار لهم ولايك ماني قبولك يا رب العالمين. دعا دكين لخواي پروردگار دپارين وك بقوري وعظمتي خوي دهاتومان للرابردومان باشتر بك بمسلماني بمان جيني بمسلماني بمان جيني بمسلماني بمان مرين يا رب العالمين. براني برز وخوشويست أو فرمودي أمر لخزمتي داين فرموديشي زور قيمة وقاعديشي زيرينة لشريعتي إيمدا وعلماء رحمة إخوان لسر بيزور تركيزيان لسر كردو توا ودو كلمة ويشيك لا بلاغو روان بيجي في غنبري خوامان عليه الصلاة والسلام دفرمي عن أبي سعد بن مالك بن سنان الخدري رضي الله عنه أن رسول الله صلى الله عليه وسلم قال: لا ضرر ولا ضرار. لا ضرر ولا ضرار. أو حديث حسنة ابن ماجه رضي الله رحمة الله سر بالروايات ذكاء ودار قطني وغير ويش حديث كان جراوة ومالك إمام مالك لموطأ ناويتي أو بمرسله ناويتي أو جاء إمام نووي رحمة إخوائي اللي بيد فرمي أو فرمودي لتسن ريقايك والروايات كراون أو ريقايا يعني يكتر بقوة دكا وأبيت حديثي حسن. طبعا أو شرحي أقبين حقي خوي بيبدين براستي بدرسي ناتواني بلا مقبلي رؤوس نقاط كاني إما تركيزي لسرد كينو كضرورة. لا ضرر ولا ضرار جاري أو ندي بزانن لا ضرر جاندني زررك بمقابل ببي أنقصت ببي آقاي أو حالي نونيا بون مونا خەڵکێک زەرەر لە دەستی تۆ دەبینێتن بەڵامە تۆ ئاگات لێ نییە. ئەنیۆکو شینایت کردوون ماڵێکیش لە خوارەتوە خانوویان لە خوار شیناییەکانی تۆیە ئەتۆ هەفتانە شیناییەکانی خۆت ئاو دەدەی ئاوی بەسەر وەدەنەی ئاگات لێ نییە ئەو ئاوا دەچێتەوە ناو خانی ئەو کابرایی ئەتۆ بان قەست ئاوت بەسەر خانی کابرایی بۆ نەناوە. ئەوە زەرەرگەیاندنە بە مقابل بەبێ ئەنقەست بەبێ ئاگایی و هەر کاتێکی بەو زەرەرەت زانی یان ئاگاداریان کردو دەبێ ئەو زەرەرەی قەتەعکەی. هەر کاتێکی بەو زەرەرەت زانی دەبێ ئەو زەرەرە چ بکەی دەبێ قەتعیکە. ئەگەر قەتعت نەکرد دێتە خاڵی دووەم ولا ضرار. لا ضرر ولا ضرار. ضرارەکە چیە؟ ضرارەکە گەیاندنی زەرەرە بە مقابل بە ئەنقەست بە عەمدی. جا لەبەرەوە تەماشەکەن شەریعەتی ئێمە لەبەرەوە ضرارەکە لە بابی مفاعلەیە بە ئەنقەست گەیاندنی زەرەرە بە خەڵکی. طبعا لە سەردەمی پێش هاتنی ئیسلام ئەو بابەتە زۆر بوو کە کابرا بە ئەنقەست زەرەری بە خەڵکی دەگەیان. بۆ نمونە هەر لە مابەینی ژن و مێردان کابرا ژنی خۆی تەلاق دەدا پێشەوەی کە عیدەکەی تەواو بێ مراجعەی دەکرد. دیسان تەلاقی دەداوە پێشەوەی عیدەی تەواو بێ مراجعەی دەکردەوە. دیسان تەلاقی دەدات چەند بۆی کە مێردی نەکاتەوە. یان کابرا ژنی خۆی تەلاق دەدا کە تەلاقەکەیەوە دەبوو منداڵی هەبوون لێ
ئەو منداڵانە گچکە بوون ئەو منداڵانە متعلقن دایک دەبێ بە خێویان کات نەبێت دایک دەتوانانی زیاتر سەرپەرشتیان کە ئەگەر مێردی نەکاتەوە بەڵام ئەگە مێردی کردەوە منداڵەکان دەچنەوە لای باوچیان باوچی منداڵەکان ئافرەتەکەی تەهدید دەکرد دەگۆگە مێردی بکوێ منداڵەکانت لێ دەستێنمەوە بۆی کە مێردی نەکات بۆی کە مێردی نەکات یانەوە تا کابرا با نمونەی ئەوڕۆ بە ماتۆڕە بینینەوە بەداخەوە دەڵێم ینی زاهیرێکی زۆر ناشارستانی زۆر خراپ لەو وڵاتەی ئێمە کابرا دەچێت مەسەلەن دەستکاری گزۆزەکەی دەکاتەوە دەزانی تەیارەیە نیوەڕۆیە کابرا جێ کاتی ئیسراحەتیە بە کۆڵانێدا دەڕوە ئاخیر ئەوەی دەداتێەوە دەزانی کە کابرا ئەو گەڕەکە هەر هەمووی بەخەبەر دێتن ئەوە گەیاندنی زەرەرە بە ئەنقەست بە خەڵکی ئەوە دەبێ محاسبەش بکرێتن زەرەری یەکەمیان لا ضەرەرە وەلا ضیرار زەرەری یەکەمیان ڕەفع دەکرێتن هەر کاتێکێ تۆ دزانی بۆ نمونە ئەو هەڵوێستەیت و زەرەری بە مقابلێ گەیاندوە کە ئاگات لێ نەبووە دەبێ ڕەفعی ئەو زەرەرەی بکەی ڕەفعی ئەو ئیشەی خۆت بکەی بۆی کە مقابلەکەت ئەوە نەبێ بەڵام ئەوەی دووەمیان کە بە ئەنقەستە کۆتایی پێدەهێنرێت و محاسبەش دەکرێتن بۆ نمونە کابرا سیارەیەکی پێەیە بەو گەڕەکەیدا دەڕادەستی لەسەر هۆڕنی دادەنێ دەبێت جیهەتی معنی حکوومەت ئەو ئینسانەی بانگ بکات تەعاهودی پێ پڕکاتەوە کە جارێکی گەشتوانێکەوە محاسبەشی بکات لەسەر ئەو کردەوەی کە کردوێتی جا ماتۆڕە سیارەیە یانەوەتە کابرا عەفوەن بە ئەنقەست وەکو گوتم دەزانی ئەگەر ئاوی لەو زەویەی خۆینا ئەو کۆمەڵە ماڵی خوارە هەموو ئاویان دەچێتەوە بنێ بە ئەنقەست دەچی ئاوی بەسەر وەدەنێتن خۆی دایمەن ئەگەر دقەتیشتان لێکرد بێ ئەو جۆرە کێشانە دروستە بن لە گوندەکان یانەوە تا بە ئەنقەست کابرا دێتن حەیوانی هەیە جۆی جیرانەکەی دەخواتن حیوانەکەی بەردەداتە ناو بیستانی کابرایی ئەوە ئەگەر بە ئەنقەست بێ مەنع دەکرێت و محاسبەش دەکرێت لەسەر ئەو قەزەی کە کردوویەتی بەڵام ئەگەر کابرا بۆ نمونە بە ئیهمالی بێتن ئاگای لێ نەبوو بێتن ئەوە حاڵەتێکی دیکەیە لەبەرەوە برا بەڕێزەکانی خۆم جارێ با بینەوە سەر قەزیەی ئەو دوو بابەتە لا ضەرەرە وەلا ضیرار کە نەزەرەرت بۆ خەڵکی هەبێ نەزەرەریش بە خەڵکی بگەیەنی نەزەرەرت بۆ خەڵکی هەبێ ینی هەر کاتێکی زانیت ئەتۆ مەزدەری ئێش و ناخۆشی و ناڕەحەتیەکانی بۆ خەڵکی دەبێت قەتعیکە کە ئاگات لێ نییە چکە زاری وایە کابرا دەبینی بۆ نمونە هەڵوێستەکانی من و تۆ بۆ تەمایی ناخۆشی و ناڕەحەتی خەڵکی بەس ئاگامان لێن هەر کاتێکی پێمان زانیان ئاگاداریان کردینەوە دەبێت ئەو هەڵوێستانەمان بگۆڕی ئەو مووقیفانەمان بگۆڕی لەبەرەوە شەریعەتی ئیسلام هاتووە تەئکید لەسەر سوود و قازانج بە یەکتر گەیاندن ئەها پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کاتێکە لێی دەپرسن کە لە چاکە و فەضائیل و ئەوانە دەفەرمێەوەی کە هیچ چاکەیەکی پێ ناکرێت لەو دنیایەی با خەڵکی لە ئەزیەت و ئازارەکانی خۆ بپارێزی ئەوە چاکەیە ئەگە هیچ چاکەت پێ ناکرێت خەڵکی ئەزیەت مەدە خەڵکی ناڕەحەت مەکە قسە بە خەڵکی مەڵێ دڵی خەڵکی مەڕەنجێنە ئەوەش چاکەیە لەبەرەوە برا بەڕێزەکانی خۆم جارێ یەکەم شت حرامە لە شەریعەتی ئێمەدا زەرەرگەیاندن بە خودی خۆت بە خودی خۆت حرامە ئینسان زەرەری پێ بگەینیتن یعنی چی یعنی حرامە ئەتۆ جگەرە بچێشی حرامە نێرگلە بچێشی حرامە مەشروب بخۆیەوە بۆ چکە زەرەر بە خۆت دەگەینی و زەرەرگەیاندنەکەشت بە نائاگایی نییە بە ئەنقەستە لەبەرەوەش تەماشەکە هەر قەزیەیەکی کە بێتە مایەی ئەزیەت و زەرەرگەیاندن بە خودی خۆت شەریعەتی ئیسلام چی لەسەر داناوە قیساسی داناوە تۆڵەی داناوە بۆ ئەو کەسەی کە خۆمە دەڵێ وەڵام من ئازادم مەشروب دەخۆمەوە
کاکە تۆ ئازادنی زەرەر بەو جەستە و لاشەی خۆت بگەێنی کە خوا پێیداوی ئەتۆ خاوەنی ئەو جەستە و لاشەی خۆت نی ئەوە نیعمەتێکی خوایە بە تۆی داوە بە منی داوە ئەو شتانەی کە دەبنەمایەی زەرەرگەاندن بەو لاشەی من بەو لاشەی تۆ خوای پەروەردگار قبول ناکات عقوبەی لەسەرداناوە بۆیە لە بابی تعزیر لە بابی حەد نائاگاتان لێبێت چونکە حدود دیاری کراوە بەڵام بابی تعزیر عولەما دەفەرمون ئەگەر ئێستا گەورە گچکەترین حەد ئەدنا ئەعلای هەیە ئەدنا و ئەعلای هەیە ئەدنایەکەی 40 دارە ئەعلایەکەی 100 دارە حاکمی شەرعی قازی ئەو جیهەتەی کە معنیە بۆی هەیە بڵێتن کاکە گیان ئەو کەسەی کە جغارە دەچێشی نێرگلە دەچێشیتن تەوبە نەکانە گەڕێتەوە 30 داری لێ دەدەین بەڵ نابێ بگاتە 40 داری نابێ بگاتە حەدی گچکەترین حەد لە بابی تعزیر یان ئەو کەسەی کە فێرە بە وەچی گوتی هەندێک صفاتی ناشیاو ڕۆژێ دەچێ بۆ نمونە لە کۆڵانی ئافرەتانیان لەسەر جادەی ئافرەتانیان لەسەر کانیاوی ئافرەتانیان لە شوێنێک ڕادەوەستی معاکسەی ئافرەتان دەکات و تەشقەڵە بە خەڵکی دەکات حاکمی شەرعی بۆی هەیە تعزیری کاتن و عقوبەی بداتن بەڵام عقوبە و تعزیرەکە نابێ بگاتە حەدێک لە حەدەکانی شەرعی دائیمەن برا بە ڕێزەکانی خۆم هەر کاتێکی سوڵتەی شەرعی یان دەسەڵاتی وڵات ئاگای لەو شتانە بوو زەرەر و زیانەکانی دوورکردنەوە لە کۆمەلگە و لە مجتەمەعدا ئەو مجتەمەعە بەختەوەر دەبێتن بەختەوەر دەبێ شادمان دەبێ خۆشحاڵ دەبێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ڕۆژێ سەحابەیەکی بینی لەسەر ڕێی کانیە ژنان ئینسانن ئاگاتان لێبیت ئەویش کە چاوی بە پێغەمبەری خوا کەت عەلەیهی سەڵام زۆری حەراز و کابرا فەرمووی فڵان کەسەوە چ دەکەی فەرمووی وەڵای پێغەمبەری خوا وشترم لێ بزر بوون ئاخر وشتر لە کوێ و کانیە ژنان لە چێ و ڕێی کانیە ژنان لە چێ و دەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ڕوح و گیانمان بە قوربانی بێ ئێوارەی بینیەوە وەتی فڵان کەس وشترەکانت نەبینینەوە تینە وەڵای پێغەمبەری خوا دەی گوتی ئینشاڵڵا دەیان بینیەوە بەیانیەکەی پێی گەیەوە فەرمی فڵان کەس وشترەکانت نەبی ها تەماشەکە ڕێگای چارەسەر و معالەجەکردنی هەندێک تاوان چۆن بە ئاسبایی دەکرێتن فەرمووی فڵان کەس وشترەکانت نەبینینەوە تینە وەڵای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام ئینشاڵڵا دەیان بینیەوە وەڵاو جارێک کابرا خۆی لە پێغەمبەری دەشاردەوە عەلەیهی سەڵات وسەلام بۆ بەیانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەهاتە نوێژی جەماعەتیش ئەهلی جەماعەتە و بەس خۆ ئینسان مەلایکەت نییە سەلامی داوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام تەسبیحاتی کرد هەستا بچێتە دەرەوە کابرا دەست بە سوننەتێ کرد بۆی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لێ نەپرسی دا خۆ وشترەکەی بینیتە چوو لە تەنشتی ڕاوەستا هە درێژی کردەوە هەردی بەو خوایی هەتا بەیانی دە سوننەتێدا بی لێرانە ناڕۆم جا سەلامی بدەوە وەڵا سەلامی داوە گوتی وشترەکەت دیتنەوە فەرمی پێغەمبەری خوا وەڵای چی دیکە وشترم بزر نابن گوتی تەوا ئەوەی دەوێت یعنی چی دیکە نازمە سەر ڕێکانی ژنان ئەو چاککردنی خراپە و خراپەکاری لە ناخی ئینساندا زۆر مهمە ئەگەر سوڵتەیەکی دڵسۆز بێ بۆ ئەو کۆمەڵگە و مجتەمەعە یعنی دەبێ هەر شتێک جارێ لە خودی ئینسانەکان وە دووری خاتەوە لا ضرر ولا ضرار ئەمڕۆ نەک لا ضررەکە بە نائاگایی کابرا دروست نییە زەرەر بە خەڵکی بگەێنی هەر کاتی پێیزان ئەوڕۆ بە ئەن قەست دەسەڵاتی حکومڕان زەرەر و زیان بە خەڵکی دەگەیەنێتن کەناڵەکانی ڕاگەاندنیان ڕۆژ لە دوای ڕۆژ ئەخلاق و ڕەوشتی ئەو خەڵکە تێک دەدەن ئەو ئەخلاق و ڕەوشت و دینداری و موسڵمانی تێ لەناو ئەو خەڵکە نەمێنێ ئەو خەڵکە چی پێوە دەمێنێ عەزیزەکانی خۆم لەبەرەوە بەڕاستی جارێ یەکەم شت ئەو دەسەڵاتە لە ڕۆژی قیامەتدا بەرپرسیارە
بەرامبەر بەو کۆمەلگە و مجتەمع هەر ئەخلاق و ڕەوشتێکی خراپ واستە بەو کەناڵانەی ڕاگەاندن واستە بەو ئیعلامەی دەسەڵات واستە بەو حکومڕانی ئەو دەسەڵاتەی هەر ئەخلاق و ڕەوشتێکی دزێ و لەنا ئەو کۆمەلگە و مجتەمع دروست ببێتن ئەوان بەرپرسیارن وەخوای گەورە محاسەبەیان دەکات بۆ چونکە بە ئەم قەست ئەو شتانە دەکەن ئەگە بڵێن وەڵام نەمانزانیوە دەیان جار مامۆستایانی ئاینی کەناڵەکانی ڕاگەیاندنی حیزبە ئیسلامیەکانی خۆمان و خەڵکی دڵسۆز لە شوێنی خۆی ئاگاداریان کردن و بەڵام تەقی سەریان دێت ئەو جەبرا بە ڕێزەکانی خۆم کە حرامە زەرەر بە خۆت بگەێنی حرامە زەرەر بە مقابلیش بگەێنی حرامە زەرەر بە خێزانەکەت بگەێنی لێی بدەی شوێنێکی مەسەلەن دەستی بشتێنی چاوی کۆرەکەی ددانی بشتێنی لاقی بشتێنی سەری بشتێنی هەمووی حرامە ئێستا لە ماوەستا شتە نەماوە کاک چێ دەوێری و چ کابرای گوتی فزەی بکات بەڵام لەوانەیە لە هەندێک شوێنان هەرما بیتن ئەو خەڵکە عەشایرە و کە لە دین شارە زانیەوە بزانێکەوە کۆی لێ لە بەردەستی بە کەیفی خۆی بیچەوسێنی تۆ تێی هەڵداتن خوا نەخواستە ئەو جا حرامە زەرەرگاندن بە منداڵەکانت حرامە زەرەرگاندن بە دراوسێکانت حرامە زەرەرگاندن بەو دووکانەی کاتێ شتی لێ دەکڕی بچی بڵێ وەڵایە هەر دەمێ ئەزیەتی دەم بچێ سەر دوکانەکەی و دەی معاملەی دەگەڵ بکەی و هەموو شتێکی بینێ خوارێ ئەوەی دینی هەڵدەوەشینی ئەوەی دینی هەڵدەوەشینی ئەو بە چەندی ئەو هەمووی لێ تێک دەدەی نیەتەکەی تو ئەوەیە کە لێی نەکری بەس بۆی کە ئەزیەتی دەی ئەها لە مابەینی خۆت و خواگات لەبێ حرامێکت ئەنجام داوە کەواتە برا بە ڕێزەکانی خۆم ئەو فەرمودەیە قاعیدەیەکی زێڕینە لە هەڵسوکەوت و معاملەکردنی ئێمە هەم لەگەڵ خودی خۆمان هەم لەگەڵ دەوروبەرمان هەم لەگەڵ حەیواناتیش لەبەرەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام دەفەرمێ حرامە کابرا بەس بۆ خۆشی تەیرێک بکاتە نیشانە و تفەنجی پێوەنێ یان تیر و کەوانی پێوەنێ بەس بۆ کوشتنەکەی بەڵام بۆ ڕاوکردن و بۆ خواردنەکەی دروستە لە کۆتاییدا لە خوای پەروەردگار دەپارڕێمەوە کە عاقبەت خێرمان بکاتن و سەر بەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکا و خوای گەورە مۆفەقمان بکا نە بە عەمدی نە بە نائاگایی خەڵک زەرەر و زیانمان لەبەردەستی نەبێنێ وەسەلامو عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه